گومانی یەکەم دەڵێ مەحاڵە یەک وێنێ فۆتۆگرافی لەسەر مانگ گیرا بێت چونکە فیلمی کامێرا لە 121 پلەی سیلیزی دەتوێتەوە بێگومان ئەمە لە نێو شوێنێکی گەرم فیلم بەکاربێنین کامێرە وەخت خۆی فیلم هەبووانێ مامۆستایەکان پێشتر بە بیریاندی ئێستا نەماوە بوویتە دیجیتال باشە چۆن ئەوانە چوونە سەر مانگ و کامێرەیان بردیەوە فیلمەکەش لە 100 پلەی سیلیزی دەتاوایە کاکە خۆ ئەوان کە بچن خۆ فیلمی ئەتیادی لەگەڵ خۆیان نابن ئەو فیلمانەی کە دەیان برد فیلمی تایبەت و کامێرەی زۆر تایبەت بوون سوید کامێرەیەکی تایبەتی بۆ کەشتی ئەپۆلۆ دروست کرد کە بە هاسیلبلاد ناسراوە بەرگەی 254 پلەی سیلیزی دەگرت ئاو لە 100 دەقڵێ ئەو فیلمەی کە بەکار هاتبوو ئیستمان کۆداک فیلم وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دروست دەکات شەریکەی کۆداک ئەویش بەرگەی 254 پلەی سیلیزی دەگرت ئەو کامێرە و ئەو فیلمیان بردە سەر مانگ ئیشیان پێکرد نەوە کامێرەی ئەتیادی خۆمان کە لەبەر ڕۆژەدانی سۆر دەبتەوە دوای دەتوێتەوە ئەوان بە تەختیت ئیش دەکەن طبعا خۆشەویستانم بەو ئەخیرەیە و کامێرەیە کە لەسەر مانگ بەکارهێنا یەکێکی لەو کامێرانە لە گەشتی ئەپۆلۆ 15 لە ساڵی 71 بە 1 ملیۆن دلار فرۆشرا ئەوەیە لە دواوەمە